زەماوەندێک بە دەستوری کۆن لە سەردەمێکی تازە و گۆڕاودا. لێرە تریشقە و ئەسپێکی حێل جێی بە ئۆتۆمبیلە تازە و گرانبەهاکان لێش کردبوو. بە بۆنەی زەماوەندی بە یەکگەیشتنی محەممەد و ماریا گەرمیان لە ڕۆژێکی زستانەی ساڵی 2017دا گەڕایەوە بۆ 100 ساڵ لەمەوبەر. بۆ ئەوەی کە دڵی ئەم هەموو گەنجە تازەکەینەوە و دڵخۆش بێ و لە مێشکی ئەم میلەتە کەمێ ئاوادان بکەینەوە سادە بێ لە لای ئەم خەڵکە بۆ ئەوەی جلی کوردی باوەکەراوەدووە بۆ ئەوەی باو و باپیرامان کەلتوری باپیرامان تازەکەینەوە و پێخۆشحاڵ. لە دامێنی قەڵای شێروانەدا تەدارەکی بوو گواستنەوە بەڕێکخرا بوو. بووکێ زۆر شاد و کەیف خۆش بوو بەم زەماوەندە دەگمەنە. زۆر دڵخۆشم چونکە لەسەر نەریتی با باپیرانمان بۆ ئەمان جوان دڵخۆشکردنی خەڵکی کەلار بووە و شایی گێڕان بەدەم ژەنینی دەهۆڵ و زۆرناوە هەڵدەپەڕین. ماڵی زاوا چێشت و گۆشتێکی زۆریان لێنابوو. لە دەشتا سەوز بووەکەی کەلار سفرەی پڕ لە خواردن ڕاخرا. بەسەرپشتی ئەسپ و تریشقەوە کە لە بری قافڵەی ئۆتۆمبیلەکان بەکارهێنرا بوون بووک و زاوایان هێنە شوێنی شایی. هەموو ئەو ئاهەنگە بیرۆکەی بەڕێوەبەرایەتی سەنتەرە ڕۆشنبیریەکانی گەرمیان بوو. ئاشتی تەبایی ژیان بەردەوامە. لێرە مەهامێکمانە بوو ئێمە وەکو حکوومەت وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرایەتی گشتی و سەنتەرە ڕۆشنبیریەکان و کۆمەڵێک فۆلکلۆر دۆستی هاوڕێ و هاو دۆستمان بیرمان لەم کارە کردو لەگەڵ خانەوادەی حاجی کامیلەی زەماوەندگەی ئەو ئامادەی دەربڕی بە ئەوەی کە بووک و زاوا بە واقعی ئامادە سازکە لەم کارەدا ئێمەش وەکو حکوومەت لاریمان لێ نەبوو لە ڕووی ئەمنی و ئیداری و ئەدەبی و ڕۆشنبیریەکە کارەکانمان گردە ئەستۆ. لە پاڵ زەماوەندەکەی ماریا و محەممەددا گەنجان بە دەرفەتیان زانی بە یادی نەریتی بابوو باپیرانیان ئەسب سواری و ڕەمبازیان بکەن کە ژن و پیاوە بە تەمەنەکان بەو دیمەنانە دڵیان تازە بوویەوە. گەرمیان حەمەی پور NRT کەلار.